ئێمە مەجموعە بڵێن کۆمپانیایەکی نێرکوانە خۆراشی دابەش دەکەین. دوو داواکاریمان هەیە لە قایمقامی سۆران کەوا ئاسانکاریمان لۆ بکە لەوەی کەوا کتابمان زوو لۆ بکەن. ئەوە لە سعات هەشتیوە نەفەر مەسەلەن لێرە ڕاوەستاینە، ئێستاوە نزیکی سعات 12ەیە، یعنی 4 سعات هەتا ئێستا بەڕێ نەکراینە. وەرەقەکەش لۆ 24 ساعتی، ئەمە 24 ساعتان بچینە هەولێرێ و بە 24 ساعتان 50 سەیتەرە نابرێت و 50 سەیتەرە زیاتر دانرا کاکەمە نازانین چ بکەین و ئەو وەرەقە گەلۆن زیاد نەکەن، یعنی نەکەنە 3-4 ڕۆژ. ئەمە کایە بینە هەولێرێ دەبی 2 ڕۆژە، ئەمە یعنی 5-6 ساعتان هەلە ڕێبین لە چوونێ، 5-6 ساعتیش لە هاتنەوەی هەتا باریش بارەکەین ئەکەینەوە شەوێ، نازانین داخوا ئەوەرەقە ئەوڕۆ ئەخوا یان ناخوا. برای بەڕێزم مشکلەی ما ئەوەیە کابرایکی کاسبکەرم، ئێمە ڕۆژانە 15,000 ڕۆژانە 15,000 هەکەر یعنی بلێم ئەو ڕۆژانە دەرنەچم بلێم ئەو 15,000م نییە. ئەماوەچی گوتی دەستخۆشی لە حکوومەتی هەرێم دەکەم کەوەچی گوتی ئەو پارێزگاریمان لێ دەکەت و یعنی زۆرمان دەپارێزیتن دەستخۆشی لێ دەکەین. ئەوە جا قۆناغیەکەمان بۆ وەکو باسم کرد سیارەی گەورە دووتەنیەکان ئامادە کرد لە سپێنەوە ئیش لەسەر ئەوەیەکەین ئەگەر قەڵەباڵغینی بکو باسم کرد پیکابەکانی شوڕەکەیان بۆ بکەین. ینی خەڵک دەبێ هاوکار ئێستا ئەمە تێکڕای شاری ممکنە 200-300 سیاری بنێرینە هەولێری ڕەنگە بۆیش گرانبی بۆش قڕزبی بۆ مەش قڕزبی، ینی کە ئەو قەدەغەکە خەلەلی تێکەوی تیاکەین تێمان بگەین بۆی بتوانین هاوکاریەکەین وەختەکان تەنزیم بکەین. ئەوە تەسیریان نەبی، ئەوە گردبوونەوە نیە ئەوەی لە پێشقەڵ ئەوە هاتی خەڵک داوای ئەکا ئەمە ڕێمان پێداینە بانگمان کردوونەکە ئیشیان بۆ بکەین. بەڵام دەبی خەڵک بزانی لەنە ئەو خەڵکی خەڵک هێستا داواکە بسی سەرێکیمان ڕە خەزوری بدە ئەخرەوە ینی وەختی ئەوەی نییە تکاکەین هاوکاری بکەین بە ئەو ڕێگا پێدانە بۆ شتی زەروریات بی.